ئامادەبوانی بەڕێز میوانە ئازیزەکان هەموو لایەکتان بەخێر بێن سەرچاوان بۆ ڕێوڕەسمی دانانی بەردی بناغەی کارگەی شەکری بچوێن لە ئیداری ڕاپەڕین. لە سەرتای مەراسیمەشدا هەمومان پێکەوە دەقیقەیەک بە پێوە دەوەستین بۆ ڕۆحی پاچی سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان. فەرموون. زۆر سپاس فەرموون دابنیشن. سەرتاش بە وتاری سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین دەست پێ دەکەین کە لەلایەن بەڕێز کاکی واقەرەنیەوە دەخوێنرێتەوە. با بفەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز کاک و باتاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێزان وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێزان ئەندامانی پەرلەمانی عێراق و کوردستان، میوانە بەڕێزەکان، ئەم کاتەتان باش و بەخێر بێن بۆ ئەم مەراسیمە. مایە شانازیە کە ئەمڕۆ هاوشانی ئێوەی بەڕێز لەم مەراسیمەدا بەردی بناغەی پرۆژەیەکی گرنگ و استراتیزی لە دەڤەری ڕاپەڕینی سەربەرز دادەنین. بەو هیوای ئەمەڕە چەشکاندن بێ و دەستپێک بێ بۆ بنیادنانی چەندین پرۆژەی گرنگ و حیاتی تر لە ناوچەکەماندا. بەڕێزان، ئەم هەرێمی مۆزۆپۆتامایە لانکەی شارستانیەت و سەرپێکەوتنی ڕەوتی گەشە و فراژوبوونی کۆمەڵگەی مرۆڤایەتیە. بەڵگەکان پێمان دەڵێن کە هەوڵین دۆزینەوە و داهێنانەکان لەم جوگرافیایەوە چەکەریان کردووە و دنیایان تەنیوەتەوە لە سایەیاندا مرۆڤ ڕێگای ئاسادی خۆی دۆزیوەتەوە. جێی داخە کە ململانێ و جەنگ و بگرە و بەردە ئیمپراتۆریەتەکان هەر زۆر زوو ئەم لالەزاری خۆشبەختیان لە ناو بێشکەدا ژاکاند و لەو ساوە مێردەزمەی جەنگ و کاولکاری و ئاوارەیی بە چرکەیەک یەخەی دانیشتوانی ئەم مەملەکەتەی بەرنەداوە. لەگەڵ ڕاپەڕینی پشکۆی ئازاری ساڵی 1991 کە جێگەی شانازیە جەماوەری دەڤەری ڕاپەڕین شەڕەفی چەخماخەی ئەم کاروانی خۆریان پێبراوە، هیواکانی ژیانەوە و ئاوادانکردنەوە و سەر لە نوێ بنیادنانەوەی نیشتیمان گەش و چرۆ کردو بوون. بەڵام سایەی شومی ڕژێمی داگیرکەری بەعز کە بەداخەوە تا 12 ساڵگەردی ڕاپەڕینیش بەردەوام بوو، دواتریش عەقڵیەتی پاوەخوازی و شۆڤێنیستیانە و تایفی ئینجا جەنگی داسەپاوی تاقمی تیرۆریستی داعش و دواترینیشیان پەتای نەگریسی کۆڕۆنا بەڕێکەوتنی شەمەد نەفەری ئاوەتەکانمانی لە ئاوەدانی و بژانەوەی وڵات زۆر دواخست. بەڕێزان، ئێستا کە هەمومان لەم بەراسیمەدا ئامادەین، ئەمە ڕووداوێکی سەرپێی نییە، بەڵکو نوختە و وەرچەرخانێکی گرنگە لە مێژووی ئەم ناوچەیەدا. هەم ڕۆژەیەکی ئابووری گەورە و بەشداریەکی کاریگەرە لەسەر لە نوێ بژانەوەی کەرتی کشتتوکاڵ و خستنە سەرکاری هەزاران جوتیار و بەهرەوەرگرتن لە هەزاران دۆنم زەوی کشتتوکاڵی و فراهامکردنی هەلی کار بۆ سەدان خێزان. هەم سەرەتایشە بۆ خودکەفایی ئابووری و دابینکردنی کەرەستەی خاو و هەنگاویشە بۆ کەڵک وەرگرتن لە تەکنۆلۆژیای سەردەم لە بواری پیشەسازیدا. ئامادەبوانی خۆشەویست، هەروەک لای هەمووان ڕوون و ئاشکرایە کە چەند ساڵە قەیرانی دارایی خینکێنەر وەک بۆتەکەی
یەخەی گەل و وڵاتەکەمانی گرتووە و ژیانی تێکڕای چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردستانی کردۆتە دۆزەخ و سەرپای پرۆژە خزمەتگوزاری و کار و کەسابەت و بازاری وەستاندووە. بەخۆشیەوە ئاسۆی کۆتایی هاتنی ئەم دۆخە دژوارە واڕوون دەبێتەوە. بۆیە لێرەوە ئەم بۆنەیە بە دەرفەت دەزانم کە سوپاس و پێزانینی خۆم ئاراستەی بەڕێز کاکوبات تاڵەبانی و تیمی هاوڕێی بکەم کە بەو پڕی ئەسکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر ژیان و قوت و دواڕۆژی گەلەکەی بە پشووترێژی و شەکیبایی و ئارامگیری شۆڕ جێرانەوە تێکڕای و زەوتوانەکانی خۆی خستەگەڕ بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە و کردنەوەی گرەیەکانی بەردەم بە شەبودجەی هەرێمی کوردستان و سەرکەوتو و سەرفراز لەم جەنگە گەڕایە ئەولامان. بۆیە وێڕای سوپاس و دەستخۆشیمان بۆ ئەو پەرۆشی و پشوودرێژیەی لەو هەموو گەڕوخولانەی دانوستانەکان داوا لە بەڕێزیان دەکەین کە لەگەڵ کرانەوەی بودجە ئاوڕی جددی لە دەڤەری ڕاپەڕین لە بیتوێن و پشدەر بداتەوە کە ناوچەیەکی گرنگی کوردستان و چاوەڕی دەستی ئاوەدانی حکومەتەکەمانن. لە بوارەکانی ڕێگاوبان و کشتتوکاڵ و گەشت و گوزار و کارەبا و خوێندن و تەندروستی و بەندا و سێکتەرەکانی تریش. هەر لێرەشدا سوپاسی سەردەم ئەو بەڕێزانە دەکەم لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکانی کشتتوکاڵ و پیشەسازی و دەستەی وەبەرهێنان و تێگڕای ئەو بەڕێزانەی تر کە ڕۆڵ و نەخشێکیان لەسەرەوە پێشخستنی ئەم پرۆژەیە هەبووە و داوایان لێ دەکەین کە لە ئایندەشدا هاوکار و پشتیوانمان بن تا بە کۆششی هەموو لایەک چەندین پرۆژەی تر لە ناوچەکەمان بنیاد بنین. لە کۆداییدا وێڕای دەستخۆشی و دووپاتکردنەوەی هاوکاری و پشتیوانیمان بۆ سەرخستنی ئەم پرۆژەیە بانگەوازی سەرجەم وەبەرهێنەر و کۆمپانیاکان دەکەین کە ناوچەی بیتوێن و پشدەر باشترین شوێنە بۆ خستنەگەڕی سەرمایە گوزاری و پرۆژەی هەمەجەشنی پیشەسازی و کشتتوکاڵی و گەشت و گوزار. داواتان لێ دەکەین وەرن بەدەم ماگەوازەکەمانەوە تا بە پاڵپشتنی تەکنۆلۆژیای سەردەمیانە و هیمەتی هەمووان وڵاتەکەمان وەک سەرجەم وڵاتانی تری ئازاد بخەینەوە سەر شاڕەی دروستی بوژانەوەی گەشەی ئابووری تا نیشتیمانێک بێ شایستەی ژیانی شەرف بەندانە بێ بۆ هاوڵاتیەکانی. ئیتر هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. دەستخۆشی بۆ کاگە هیواقەرنی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین. خۆشەویستانی شاس وتاری کۆمپانیای جێبەجەکار لەلایەن بەڕێز مامۆستا لوقمان قەمتەرانی خاوەنی بیرۆکەی پرۆژەکە و نوێنەری کۆمپانیای ئابوورلاند و پێشکەشەکرێت با جەنابیان بفەرموون. بە ناوی خوای بەخشەندە و میهرەبان، بە ناوی خۆم و بەڕێوەبەری کۆمپانیا و ئەندامانی کۆمپانیای ئابوورلاند بە خێرهاتنێکی گەرمی میوانە بەڕێزەکان دەکەم، سوپاسی ئامادەبوونیان دەکەم. من وەکو خاوەنی بیرۆکەی دامەزراندنی کارگەی شەکر لە چەوەندەر و نوێنەری کۆمپانیای ئابوورلاند خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە خزمەت ئێوەی بەڕێزدا وەستاوم لە مەراسیمی دانانی بەردی بناغەی کارگەیەکی گرنگ و استراتیجی لەسەر ئاستی هەرێم و کوردستاندا لەژێر دروشمی با کشتتوکاڵ ببێتە سەرمایەی تاک و کۆمەڵگا و بە پیشەسازیکردنی بەرهەمی کشتتوکاڵی هەروەکو لە کارنامەی حکومەتی هەرێمی کوردستان لە کارنامەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستاندا هاتووە بە سەرۆکایەتی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسرور بارزانی و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاقوبات تاڵەبانی کە گرنگێکی زۆر دەدەن بە بژانەوەی کەرتی کشتتوکاڵ و ڕەخساندنی هەلی کار و پشتیوانیکردن لە خاوەن بیرۆکەکان کە جێگەی ئومێدی هەموو لایەکە. هەستاین بە ئەنجامدانی چەند توێژینەوەیەکی زانستی لەسەر ڕووەکی چەوەندەر کە لە وڵاتاندا بە زێڕی سپی ناوی دەهێنرێت لە چەند ناوچەیەکی جیاوازی کوردستان و لە چەند وەرزێکی جیاوازدا لەژێر چاودێری چەند پسپۆڕ و شارەزایەک لە بواری کشتتوکاڵیدا وەکو بەڕێزان دکتۆر سامان عەبدوڕەحمان سەرۆکی دامەزراوەی ڕوەشی کوردستان و
دکتۆر نەریمان ساڵح پسپۆر لە بواری کوشتوکاڵدا کە سوپاس بۆ خوا جێگەی خۆشحاڵیە لە سەرجەم توێژینەوەکانماندا دەرکەوتووە لە ڕووی چەندایەتی و چۆنیایەتیەوە بەرووبوومەکانمان لە باشترین جۆرەکانن لەسەر ئاستی جیهان و لێرەوە پێم باشە ئاماژە بە چەند سوود و گرنگێکی پرۆژەکە بکەم. یەکەم، ئەم پرۆژەیە لە توانایدا هەیە ڕۆژانە 5,000 تەن چەوەندەر وەربگرێ کە هەمووی بەرهەمی دەستی جوتیارانی دەڤەرەکە و کوردستانە و هەر لە دۆنمێک زەویدا بۆ 15 تەن چەوەندەر بەرهەم دەهێنرێت کە هۆکارە بۆ زیادکردنی داهاتی برا جوتیارەکانمان. ئەمەش ئامانجی سەرەکی ئێمەیە لە دامەزراندنی ئەم پرۆژەیە. لێرەوە جوتیارە خۆشەویستەکان دڵنیا دەکەینەوە کە هاوکاری تەواویان دەکەین لە دابینکردنی بنەتۆوی باش، ئامێری کوشتوکاڵی پێشکەوتوو، پێدانی زانیاری ورد لە سەبارەت بە ڕواندن و بەرهەمهێنانی چەوەندەر. وەک مزدەیەکی دڵخۆشکەریش لە زۆربەی وڵاتانی جیهاندا چەوەندەر تەنها لە وەرزێکدا دەسێنرێت، بەڵام لە کوردستانی ئێمەدا دەتوانین لە 2 وەرزی جیاوازدا چەوەندەر بچێن و بەرهەمی بهێنین. دووەم، ڕۆژانە بڕی نزیکەی 500 تا 600 تەن لە باشترین جۆری شەکر بەرهەم دەهێنێت بۆ پڕکردنەوەی بەشێک لە پێداویستەکانی شەکری کوردستان. شانبەشانی بەرهەمهێنانی شەکر ئەم پرۆژەیە ڕێژەیەکی زۆر لە مادەی مۆڵاسی لێ بەرهەم دەهێنرێت کە لە دروستکردنی دیتۆڵ و سرکە و خمرە و پاکەرەوەکانی ناوماڵ و تا دوایی کەڵکی لێ وەردەگرنێت. لە هەر تەنێک چەوەندەر 250 کیلۆگرام پاشماوەی دەبێت کە ڕاستەوخۆ بەکاردەهێنرێت لە ئالیکی ئاژەڵیدا. سوودێکی زۆری دەبێت لە بەرەو پێشبردننی سامانی ئاژەڵی کە کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر زیادکردنی شیر و گۆشت. پێنجەم، ئەم پرۆژەیە دەبێتە ناوەندێکی زانستی گرنگ بۆ ئەنجامدانی توێژینەوەی کوشتوکاڵی و تەندروستی بۆ سەرجەم مامۆستایان و خوێندکارانی زانکۆ و پەیمانگا و ناوەندە زانستیەکان. کەواتە دەتوانم بڵێم ئەم پرۆژەیە خزمەتێکی گەورە بە هەرێمی کوردستان دەکات بە تایبەتی کەرت و کوشتوکاڵ کە لەلایەن کۆمپانیاکەمانەوە دادەمەزرێت و ئینشاءڵڵا هەر وەکو بەڕێوەبەری کۆمپانیا کاک شیروان کەمال بڕیاری داوە بە زووترین کات و باشترین کوالێتی ئەم کارگەیەدا بمەزرێنێت و بیخاتە کار بۆ خزمەتی هەموو لایەک. لە کۆتاییدا دەمەوێت سوپاس و پێزانینی خۆمان ئاراستەی ئەم کەسولانانە بکەین کە زۆر هاوکاری و پشگیریان کردین لە زامەزراندنی ئەم کارگەیە. یەکەم، سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز کاک مەسرور بارزانی کە لە کارنامەی حکوومەتەکەیدا هەیە و جێگای دەستخۆشیە بۆ هەموو لایەکمان. دووەمیان، بەڕێز کاک قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەر لە سەرەتای ساڵی 2016 کە ئەم بیرۆکەیەم برد بۆ لای جەنابیان باسی گرنگی پرۆژەکەم بۆ کردن، زۆر بە هەڵوێستێکی دڵسۆزانە هاوکاری کردین، هانی داین بۆ ئەنجامدانی ئەم پرۆژەیە و بەڕێزیان دڵنیای کردینەوە کە مادام ئەم پرۆژەیە خزمەتێکی گەورەی هاونیشتیمانیان دەکات بە هەموو جۆرێک پشگیری سەرکەوتنی دەکەین و هەر بەڕێزیان بوو هانی داین بۆ ئەوەی توێژینەوە لەسەر ئەم بابەتە ئەنجام بدەین. ئەم دڵسۆزی و هاندانی جەنابیان بوو کە ئەم پرۆژەی لەبەرهەم هات. سێیەمیان، بەڕێز خات و بێگەر تاڵەبانی وەزیری کوشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کە هەر لە سەرەتای دەست بەکاربوونیەوە زۆر دڵسۆزانە و خەمخۆرانە هاوکاری و پاڵپشتی لەم پرۆژەیە دەکرد و بەردەوام بە دووەداچوونی بۆ کارەکانمان دەکرد. دەتوانم بڵێم ئەگەر دڵسۆزی و خەمخۆری بەڕێزیان نەبوایە نەمان دەتوانی ئەم پرۆژەیە بە سەرکەوتووی ئەنجام بگەێنین. سێیەمیان، بەڕێز دکتۆر محەممەد شوکر سەرۆکی دەستەی وەبەرهێنان وەستافی دەستەکەی کە زۆر هاوکاری و کار ئاسانیان لە هەموو قۆناغەکان بۆ کردین، زۆر بە خۆشحاڵیەوە پێشوازیان لە بیرۆکەکە کرد. سەرەڕای ئەمەش زۆر هانیان داین و پشتگیریان کردین بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە. پێنجەم، بەڕێز کاکیوا قەرەنی و سەرپەرستیاری ئیدارەی ڕاپەڕین و هەموو فەرمانگە پەیوەندیدارەکانی ئیدارەکەی هەر لە سەرەتاوە تا ئەم قۆناغە لەگەڵمان هەماهەنگ بوون و هاوکاری و پشتیوانی زۆریان پێشکەش کردین. لە کۆتاییدا سوپاسی هەموو ئەم دڵسۆزانە دەکەین کە زۆر هاوکارمان بوون.
داواکارین لە خوای گەورە کە هاوکاری هەموو لایەکمان بێت تا بتوانین خزمەتی ئەم گەل و نیشتیمانە خۆشەویستەمان بکەین. دووبارە زۆر سپاس بۆ هەموو لایەکتان و سپاسی ئامادەبوونتان دەکەین. زۆر سپاس بۆ مامۆستا لوقمان قەمتەرانی نوێنەری کۆمپانیای ئابورلاند. ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر محەممەد شکری دەکەین بفەرمێت بۆ ئێرە بۆ پێشکەشکردنی وتاری دەستەی وەبەرهێنان. بەناوی خۆی گەورەی میهرەبان بەڕێز جەنابی کاقوبا تاڵەبانی جێگیری سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز خات و بێگەر تاڵەبانی وەزیری کشت و کاڵ و بەڕێز کە کەمال مسلم وەزیری پیشەسازی، میوانانی بەڕێز خۆشەویستان ئەم کاتتان باش. بە خۆشحالیەوە ئەمڕۆ یەکێک لە پرۆژە استراتیژی و گرنگەکانی هەرێمی کوردستان بەردی بناغەی دادەنرێ کە پرۆژەیەکی پیشەسازی کشت و کاڵی گرنگە لە هەرێمی کوردستان و لە دەڤەری بتوێن بەردی بناغەی دادەنرێتن کە پشت دەبەستێت بە بەرهەمی کشت و کاڵی ناوخۆ و بەدەستی هێزی کاری ناوخۆ بەرهەمێکی خۆماڵی بەرهەم دەهێنرێتن. ئەمە شێکێکە لەو پرۆژانەی کە لە بەرنامە و پلانی کابینەی نوێمدا لە پێناو بنیاتنانی ژێرخانی ئابووری و ئابووری خۆژێنی ئاماژەی پێکراوە. بەڕێزان، ئێمە لە دەستەی وەبەرهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە پاڵپشتی و ڕێنمایی جەنابی سەرۆک وەزیران و جەنابی جێگیری سەرۆک وەزیران و بە هاوکاری ئەنجومەنی وەزیران و سەرجەمەری زیرە بەڕێزەکان و بە پێی پلان و نەخشەیەکی گونجاو بۆ وەبەرهێنان چوەتە قۆناغێکی نوێەوە. سەرەڕای قەیرانەکانی ئابووری و دارایی و بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا، حکوومەتی هەرێم لەم کابینەیەدا بەو پەڕیتوانەوە کاری کردووە بۆ بەهێزکردنی ژێرخانی ئابووری هەرێم و بنیادنانی بنکەیەکی ئابووری بەهێز، ئەویش بە پەرەپێدانی کەرتی پیشەسازی و کشت و کاڵی بە پلەی یەکەم و دواتر کەرتەکانی تری ئابووری. هەموو ئەمانەش بۆ ئەوەیە کە فرەچەشنی لە داهات بنیاد بنین و لە ئایندەدا کوردستانێکی بەهێزترمان هەبێ لە ڕۆی ئابووری و لە ڕۆی داهاتەوە. تا لەو ڕێگایەوە وەبەرهێنان بگەینە ئاستێک هەرێمەکەمان لە هەرێمێکی بەکاربەرەوە بکاتە بەرهەمهێن و هەموو ئەو کەرستە و کاڵایانەی کە لە کوردستان دەفرۆشرێت پێویستە و لە کوردستان بەرهەم هاتبن و لە کوردستانیش دروستکراو بن کە لە داهاتوودا ئینشاءالله ئەم پرۆژەیە یەکێک دەبی لەو پرۆژانەی کە سەرجەم پێداویستەکانی ئێمە لە شەکری سپی لە هەرێمی کوردستان دابین دەکا. بەڕێزان، لە ساڵی 2021ەوە دەستەی وەبەرهێنان بە ئامادەکردنی ڕێبەری وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ ئەو ناوچە و شوێنانەی کە کەمتر گەشیان کردووە وەبەرهێنانی ئاراستەکراوی کردوتە بەرنامە بۆ ئەوەی بکرێ لە قۆناغی داهاتوودا ئەو ناوچانەی کە کەمتر گەشیان کردووەوە ئەو ناوچانەی کە دەرفەتی وەبەرهێنانی زیاتریان هەیە پرۆژەی زیاتری کشت و کاڵی تێدا بکرێتن. بەڕێزان، لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا پرۆژە کشت و کاڵیەکان بە تایبەتی لە پیشەسازی خۆراک و پیشەسازی کشت و کاڵی قۆناغێکی نوێیان دەست پێ کردووە کە پێشتر لە ماوەی ڕابردوو لە پێش دەستپێکردنی کابینەی نوێمدا تێکڕای ئەوە بەرهێنانەی کە لە کەرتی پیشەسازی کشت و کاڵی یان لە کشت و کاڵی بە تایبەت نەدەگەیشتە 2% سەرجەم پرۆژەکانی وەبەرهێنان، بەڵام خۆشبەختانە ئێستا 8% پرۆژەکانی وەبەرهێنان لە پرۆژە کشت و کاڵیەکانن کە ئەمانەش پێویستی بەوە دەکا سوپاسێکی بێپایانی وەزارەتی کشت و کاڵ بکەین کە هەموو ئاسانکاریەک و هەموو ڕێگاکیان کردیتەوە بۆ ئەوەی سود لە هەموو توانەکانی هەرێمی کوردستان وەرگیرێ لە باشترکردنی پرۆژە کشت و کاڵیەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پرۆژە پیشەسازی کشت و کاڵیەکان کە هەموو کەرستە و کاڵەکانی خۆمە لە داهاتوودا لە هەرێمی کوردستان بەکاربێن. بەڕێزان، ئەم پرۆژەی کاریگەشە کرد کە مۆڵەتی ژمارە 1990 دەستەی وەبەرهێنانی پێدراوە، پرۆژەیەکی پیشەسازی کشت و کاڵیە لە بەرهەمێنانی شەکر و چەندین بەرهەمی تریشی لە خۆی دەگرێتن. ئەم پرۆژەیە بە گوژمەی زیاتر لە 114 میلیۆن دلار دەست بە کارەکانی دەکاتن. ڕۆژانە سنووری 500 تا 600 تن شەکری سپی لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنێت بە پشتبەستن بە چەوەندەری ناوخۆیی و ئەمەش طبعاً زۆربەی هەرە زۆری ئەو پێداویستیە ناوخۆیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە و ئاماژە بە ئامارێکی 2019 دەکەین کە ئێمە لە 2019 هەرێمی کوردستان سەروی 140,000 تن شەکری سپیمان هاوردەی هەرێمی کوردستان کردووە کە دەکرێت لە ڕێگەی ئەم کارگەیە و کارگەکانی تروش و پەرەپێدانی
بەرهەمی کشتتوکاڵی جوتیارانی هەرێمی کوردستان ئەم بەرهەمە ئەم شوێنە ئەم هاوردەیە کە هەیە بەرهەمێنانی ناوخۆیی شوێنیان بگیرێتەوە. بەڕێزان ماوەتەوە لە مەڕاستیمەدا ئەوە بگەینین کە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەوە بەرهێنان هەموو هەوڵەکانمان زیاتر دەخەینە ڕۆ بوو بنیادنانی چەندین کارگەی هاوشێوە و لە پێناو ئاوادانکردنەوەی زیاتری وڵاتەکەمان و خزمەتکردنی هاونیشتیمانیان و پێشخستنی کەرتی پیشەسازی و کشتتوکاڵ دەبێتە هەوێنی کارەکانی داهاتوومان و هیواداریشین و داواکارین لەوە بەرهێنەرانمان ئاراستەی و بەرهێنانی خۆیان بگۆڕن بۆ ئاراستەی و بەرهێنانی بەرهەمهێنان بۆ ئەوەی بتوانین بەلانی کەم زۆربەی هەرە زۆری ئەو کەرستانەی کە لە ناو خۆی هەرێمی کوردستاندا بەکاردێت بۆ خۆمان بەرهەمی بهێنین. لە کۆتاییدا سوپاس و ڕێزی پپایان جارێکی تر بۆ وەزارەتی کشتتوکاڵ بۆ خودی بێگەردخان کە زۆر هاوکار و یارمەتیدەر بوو بۆ گەیشتن بەو ڕاستیەی ئەمڕۆ کە ئێمە لێرە بەردی بناغی ئەم پرۆژە گەرگێدا دەنین و هەروەها سوپاسی بەڕێز کە کەمال مسلم و وەزارەتی پیشەسازی و بازرگانی دەکەین بۆ هەموو ئەو ئاسانکاریانەی بۆ ئێمە دەکەن بۆ دامەزراندنی کارگە بە هەموو شێوازەکانی کارگەی تر و کارگەی پیشەسازی خۆراک و هەروەها سوپاسێکی تایبەتیش بۆ ئیدارەی ڕاپەڕین کە لە سەرەتای دروستبوونی ئەم بیرۆکەیە و تا ئێستا زۆر هاوکار بووینە و لە داهاتووشدا وعدیان بە ئێمە داوە کە لە ڕۆی دابینکردنی زەوی بە تایبەتی کە ئێمە نیازی ئەومان هەیە زۆنێکی پیشەسازی خۆراک لە ناوچەی ڕاپەڕین دروست بکرێ ئەوان بەڵێنیانداوە کە سەرجەم هاوریکاریەکان پێشکەش بکەن بۆ ئەوەی بتوانین بەلانی کەم لە بواری کشتتوکاڵی لە بواری پیشەسازی خۆراک بەرەو پێشچوونێکی باش و خەڵکی ئەم ناوچەیە سوودێکی باشی لێوەرگیریتن و هەموو لایەکمان سەرفیراز و کوردستانی شەر ئەوەدان بێ. سوپاس بۆ هەموو لایەکتان زۆر سوپاس. زۆر سوپاس بۆ دکتۆر محەممەد شکوری سەرۆکی دەستەی وەبەرهێنان. ئەمە دەبانی بەڕێز ئێستا هەمومان پێکەوە کورتە ڤیددیۆیەک دەبینین لەسەر ئامانج و توانا و شێوازەکانی کارکردنی کارگەی شەکری بتوێن. فەرمون با پێکەوە ڤیددیۆ ببینین. هەندێک زانیاری پوخت لەسەر پرۆژەی کارگەی شەکری بتوێن. ئەم پرۆژەیە لە توانایدایە ڕۆژانە 5,000 تان چەوەندەر وەربگرێت. زیاتر لە 60,000 دۆنم زەوی بەکاردەهێنێت لە وەرزێکدا. پرۆژەکە لە 2 وەرزی پاییزی و بەهاری بۆ ماوەی 200 ڕۆژ کار دەکات. نزیکەی 6,000 جوتیار کار دەکات بۆ هەر وەرزێک. نزیکەی 500 بۆ 600 کارمەند و کرێکار لەم کارگەیەدا کار دەکەن. هەلی کار بۆ زیاتر لە 2000 خێزانی تر دەڕەخسێنێت. ڕۆژانە 600 بۆ 700 تەن شەکری سپی بەرهەم دەهێنرێت کە کاریگەری باشی دەبێت بۆ پڕکردنەوەی بەشێک لە پێداویستیەکانی کوردستان بۆ ئەم بەرهەمە. لە هەر تەنێک چەوەندەر 250 کیلۆگرام پاژماوەی دەبێت کە ڕاستەوخۆ وەکو ئالیکی ئاژەڵ بەکاردەهێنرێت کە ئەمە سوودێکی زۆری بۆ سامانی ئاژەڵی هەیە بۆ زیادبوونی بەرهەمی شیر و گۆشت. لە هەر تەنێک چەوەندەر لە 6 بۆ 7 مادەی مۆڵاسی لێبەرهەم دەهێنرێت کە ئەم مادەیە بۆ چەند مەبەستێکی جیاجای گرنگ سوودی لێوەردەگیرێت وەک دروستکردنی دیتۆڵ، سرکە، خۆمرە، پاکەرەوەکان لە بواری دەرمانسازیدا، لە بواری مادە قڕکەرەکان و هەتا دوایی. بەکارهێنانی سەلک و گەڵای چەوەندەر بۆ چارەسەرکردنی چەند نەخۆشیە، لەوانە دابەزاندنی پەستانی خوێن و چارەسەرکردنی نەخۆشیەکانی کۆئەندامی هەرس. شایانی باسە چەوەندەری شەکر دەوڵەمەندە بە ڤیتامینەکانی وەک A، B1، B2، B3 و ڤیتامین C. ئەم خێزانە ڕووەکیە با شێوەیەکی ڕاستەوخۆ سەلک و گەڵاکانی بەکاردێت بۆ خواردن و دروستکردنی زەڵاتە.
چەندین جۆری جوانی لەخۆ دەگرێت کە دەتوانێت لە باخچە و شوێنە گشتیەکاندا وەک ڕووەکی جوانکاری بڕوێنرێت. لە هەر دۆنیمێکدا دەتوانرێت 15 بۆ 20 تەن چەوەندەر بەرهەم بهێنرێت کە بەراورد بە بەرهەمی گەنم 1 بەرامبەر بە 6. ئەمەش سوودێکی زۆری بۆ جوتیاران هەیە. ئەم کارگەیە سەرچاوەی سەرەکی ساختکردنەوەی بەرووبوومی جوتیارانە. لە کۆتاییدا شایانی باسە ئەم پرۆژەیە دەبێت بە یەکەم پرۆژە لە کوردستان و عێراق کە وەک سەرچاوەیەکی زانستی بۆ سەرجەم زانکۆ و پەیمانگا پەیوەندیدارەکان سوودی لێوەردەگیرێت وەک جێگایەکی فێرکاری بۆ خوێندکاران و قوتابیان. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست. ئێستاش داوا لە بەڕێز خات و بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دەکەین. بفەرمێت بۆ ئێرە بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بە ناوی خوای گەورە و میهرەبان. برای گەورە و بەڕێزم جەنابی کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، برای ئەزیزم کاک کەمال وەزیری پیشەسازی و بازرگانی، برای خۆشەویستم کاک دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان ئەندامانی پەرلەمانی کوردستان و عێراق، ئیدارەی ڕاپەڕین و جوتیارانی خۆشەویست، بە خێرهاتنی هەموو لایەک دەکەم. خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ لە ناوچەکەی خۆم دەڤەری ڕاپەڕین بۆ یەکەم جار بەردی بناغەی پرۆژەیەکی گرنگی پیشەسازی کشتتوکاڵی دادەنین کە بە یەکێک لە پرۆژە گەورەکانی بواری کشتتوکاڵ دەژمێردرێت لە هەرێمی کوردستان و تەنانەت لە عێراقیشدا. دوای دەست بەکاربوونمان لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان، یەکێک لە خواستە سەرەکیەکانمان پەرەپێدانی پیشەسازی کشتتوکاڵی و خۆراکی بوو. لە ڕێی ڕەخساندن و هاتنە پێشەوەی کەرتی تایبەت و بەگەڕخستنی سەرمایەی کۆمپانیا دەرەچی و ناوخۆیەکان و ئاشناکردنی جوتیارانمان بە بەرهەمی نوێ و چارەسەرکردنی کێشەی جوتیارانمان بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان و سەلماندنی ئەو ڕاستیەی کە حکوومەت و وەزارەتی کشتتوکاڵ دەمانەوێت کەرتی کشتتوکاڵ بکەینە بنەمایەکی گرنگی ئابووری و سەرچاوەی داهاتی وڵاتەکەی خۆمان و ئەم ڕاستیەش دووپات بکەینەوە کە ئیتر بۆ لەمە دووە نابێ بازاڕەکانی ئێمە بازاڕی ساختکردنەوەی بەرهەمی هاور دەبن. هەر بۆیە بە خۆشحاڵیەوە دەڵێن تەنها لە ماوەی 1 ساڵ و 9 مانگدا لە دوای دەست بەکاربوونمان بە سوپاسێکی زۆر بۆ برای ئازیزم سەرۆکی دەستەی وەبەرهێنان کە هەمیشە لە هەموو پرۆژەکاندا هاوکاری و هەماهەنگی تەواوەتی ئێمەی کردووە، هەر لەسەر ئەو هەڵسەنگاندنەش کە جەنابیان لێرەش ئاماژەی پێدا ئاستی وەبەرهێنان لە کەرتی کشتتوکاڵ لە 1.5ەوە بۆ 108 بەرز بۆتەوە. ئەمە یەکێکە لە ئاماژە خۆشەکان بە ئاراستەی ئەوەی کە سەرمایەدار و وەبەرهێنانی هەرێمی کوردستان و سەرمایەدارانی بیانی دەیانەوێت ئەم سێکتەرە بە هەند وەربگرن و سەرمایەکانی خۆیان بۆ دروستکردنی پیشەسازی کشتتوکاڵی و خۆراکی لە هەرێمی کوردستاندا بەگەڕ بخەن. هەر بۆیە
دروستبوونی متمانە لای سەرمایەداران و پاڵپشتیکردنی حکوومەتی هەرێم ئەم دەرفەتەی ڕەخساندووە کە ئەمڕۆ بەردی بناغەی پرۆژەیەکی تری کشتتوکاڵیدا بنین لە پاڵ ئەو پرۆژە گرنگ و استراتیجیانەی کە لە ڕابردوودا بەردی بناغەکانمان داناون کە ڕۆڵێکی گرنگی دەبێت لە پاراستنی ئاسایشی خۆراک و ڕەخساندنی سەدان هەلیکار لە هەرێمی کوردستاندا. ئەم پرۆژەیە کارگەی بەرهەمهێنانی شەکرە لە چەوەندەر کە لە توانایدایە ڕۆژانە 500,000 تەن چەوەندەر بەکار بهێنێت بۆ ئەم بڕەش دەبێت جوتیارەکانمان لەسەر ڕووبەری 6,000 دۆنم زەوی داچاندن بکەن لە وەرزێکدا و ڕۆژانەش 500 بۆ 600 تەن شەکر بخاتە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە. ئەمە سەرەڕای ئەوەی خواستی ئێمە لە ڕەخساندنی یەکێک لەو بەڵێنانەی کە بە خەڵکی کوردستانماندا بوو ئەویش بریتی بوو لە ڕەخساندنی هەلیکار لە کەرتی تایبەتدا بە خۆشحاڵیەوە بە ڕێژەی ئەو جوتیار و خاوەندەستی کار و دەرچوانی کۆلێژەکانی کشتتوکاڵ و ئامادەیی و پەیمانگا کشتتوکاڵیەکان نزیکەی 8,000 هەلیکار دەڕەخسێنێ. ئەمە مژدەیەکی خۆشە بۆ دەڤەری ڕاپەڕین و بۆ جوتیاران لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا کە دەتوانن بۆ یەکەم جار بەرهەمی چاندنی چەوەندەر تاقی بکەنەوە و لە ڕێگەی کارگەیەکی ناوخۆی خۆمانەوە دووبارە ئەم چەوەندەرە بخرێتەوە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان وەک شەکر. لە ڕاستیشدا دەمەوێت ئاماژە بەوە بکەم بۆچی ئەم ناوچەیەمان هەڵبژارد. من وەکو وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دوای ئەوەی بیرۆکەی دامەزراندنی ئەم کارگەیە هاتە بەردەستم لە دەستەی وەبەرهێنانەوە زۆر سوپاسی کۆمپانیای ئابوورلان دەکەم کە بە پێشنیارەکەی من ڕازی بوون کارگەکە لە دەڤەری بیتوێن دروست بکەن. چونکە دوای ئەوەی کە بە دوواداچوونم کرد لەسەر توێژینەوە زانستیەکان زەوی ئەم ناوچەیە بە ئەندازەیەک نایابوو لەبارە کە دەتوانێ لە ڕووی چۆنایەتی و چەندایەتیەوە باشترین جۆری چەوەندەر بەرهەم بهێنێ. لەگەڵ ئەمەشدا ئەم ناوچەیە وەکو ناوچەیەکی کشتتوکاڵی گرنگ شایانی خزمەتکردنە و دڵنیایی دەدەین کە ئەمە یەکەم پرۆژە و دوا پرۆژەی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بە هەماهەنگی لەگەڵ دەستەی وەبەرهێنان ئەمە یەکەم پرۆژە و دوا پرۆژەمان نابێت بیرۆکەی تر پرۆژەی ترمان لەبەردەستە کە من ئومێد دەکەم بتوانین دوای دەرچوونی دەرئەنجامی توێژینەوە زانستیەکان دووبارە هەمومان لێرە کۆ ببینەوە بۆ دانانی بەردی بناغەی پرۆژەی استراتیجی و گرنگتر هەر لەم ناوچەیەدا. جگەلەوەش دەمەوێت ئەوە بڵێم خواستی ئێمە لە دانانی ئەم کارگەیە لەم دەڤەرە بۆ ئەوە بوو لابکەینەوە لە گەنجەکانی خۆمان کە دەرفەتی کارکردنیان لە کەرتی گشتی بۆ نەڕەخساوە و نەریتێکی تازە دابهێنین لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دڵنیاییدان بە دەرچوانی کۆلێژەکانمان بۆ گەنجەکانمان تاوەکو بتوانن لە کەرتی تایبەتدا تواناکانی خۆیان تاقی بکەنەوە. بەڕێزان، ئەم پرۆژە گەورە و استراتیژیە دوای پەسەندکردنی بیرۆکەکەی لەلایەن وەزارەتمان و دەستەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بە دەرنەبووە لە پاڵپشتیکردن لەلایەن کۆمەڵێک بەڕێز کە بە ئەرکی سەرشانی خۆمی دەزانم وەکو وەزارەتی کشتتوکاڵ سوپاسیان بکەم بە ناوی خۆم و ستافی وەزارەتەکەمەوە. سوپاس بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە کەرتی کشتتوکاڵی بەهەند وەرگرت لەم کابینەیەدا و بە فعلی دەیەوێت ئەم ئامانجە بپێکێ وەک هەر سەرچاوەیەکی داهاتی تری ئەم وڵاتە وەک هەر سێکتەرێکی گرنگی تری ئەم وڵاتە گرنگی بە کەرتی کشتتوکاڵ بدا. برای گەورەم کاقوبات تاڵەبانی لە سەرەتای شەرحکردنی بیرۆکەکە لەگەڵمان هەنگاو بە هەنگاو هاتووە. ئاگداری ورد و درشتی پرۆسەی وەرگرتنی مۆڵەت بووە پاڵپشتی تەواوی ئێمە و کۆمپانیاکەشی کردووە بۆیە جێی خۆیەتی زۆر زۆر سپاسی بکەم. سپاس کاقوبات. سەرۆکی دەستەی وەبەرهێنان برای ئازیزم کاک دکتۆر محەممەد شوکری بە یەک تیم بە یەکەوە لە پێدانی مۆڵەتی ئەم پرۆژەیە و سەرخستنی و گەیاندنی بە ئەم ڕۆژە بە یەکەوە هاوکاری و هەماهەنگیمان کردووە. سپاس کاک دکتۆر محەممەد شوکری. سپاسی کۆمپانیای ئابوورلاندیش دەکەم کە
ئەو متمانەیان دروست کرد بتوانن و بەرهێنان لە سێکتەری کشت و کاڵیدا بکەن بەو گوژمەیەی کە ئەمڕۆ لێرە ئێمە بەردی بناغەی کارگەی چەوەندەری شەکر لە بیتوێندا دەنین. دووبارە لە کۆتاییدا دەمەوێت بڵێم ستافی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو هاوکار و هەماهەنگ دەبن بۆ ڕاهێنانی جوتیاران بە هەماهەنگی لەگەڵ خاوەنی کارگەکە لە شێوازی چاندن و بەرهەمهێنانی چەوەندەر. لە هەمان کاتیشدا چاودێر دەبین لە پێدانی بنەتۆی باش، وەرگرتنەوەی بەرهەمەکانی جوتیاران و پێدانی ماف و شایستەی جوتیاران و داواژ لە جوتیارانی خۆشەویست دەکەم هەر لە ئێستاوە هەماهەنگی تەواوەتی ستافی وەزارەتمان و کارگەکە بکەن بۆ ئاشنابوونی زیاتریان لە شێوازی چاندن و بەرهەمهێنانی چەوەندەر تاوەکو بتوانین ئەم ناوچەیە وەکو ناوچەکانی تری هەرێمی کوردستان کە بە نمونە دەیهێنمەوە بۆ نمونە چاندنی پەتاتە لە هەرێمی کوردستاندا کاتێک کە دەستی پێکرا دەکرێ بڵێم شتێکی تازە بوو، بەڵام ئێستا خۆشبەختانە ساڵانە لە سەروی 320,000 تۆن پەتاتە بەرهەم دەهێنرێ کە زیاد لە پێویستی بازاڕەکانی خۆمانە. ئێرە دەتوانین بکەینە ئەو نێوەندە بۆ بەرهەمهێنانی ئەم جۆرە باشە لە چەوەندەر و ڕاهێنانی جوتیارەکان ئەرکی لە پێشینەمانە بۆ ئاشنابوونیان بە چاندن و بەرهەمهێنانی چەوەندەر لە هەموو کوردستاندا. دووبارە ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ هەموو ئەو کەسانەی هاوکار و پاڵپشتی سەرخستنی ئەم پرۆژەیان کردووە. کوردستان هەر ئاوەدان بێت، ئێوەش بەخێر هاتن سەرسەر و سەرچاوان. دەستخۆشی بۆ خاتوو بێگەر تاڵەبانی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو. ئێستاش دەچینە لای وتاری بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان داوا لە جەنابیان دەکەم بفەرمونون بۆ پێشکەشکردنی وتارەکەی. ئامادەبوانی بەڕێز زۆر بەخێر بن. زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بەڕانیە و بە دەڤەری ڕاپەڕینی خۆشەویست شاد بوومەوە. خۆشحاڵتریشم کە ئەمڕۆ دەستپێکی پرۆژەیەکی گەورەی استراتیژی لەسەر ئاستی کوردستان و عێراق لەم دەڤەرە خۆشەویستە ڕادەگەێنین. بەر لە هەموو شتێک سپاس و پێزانینی خۆمان وەکو ئەنجومەنی وەزیران ئاراستەی کۆمپانیای ئابوورلاند و خاتوو بێگەر تاڵەبانی وەزیری کشت و کاڵ و دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان و هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە ڕۆڵیان بینیوە و ڕۆڵ دەبینن لە سەرخستنی ئەم پرۆژە استراتیژیە. ئەم پرۆژەیە هاوتایە لەگەڵ ڕوئیای من بۆ ئابووریەکی بەهێز. نمونەیەکی زۆر جوان و بەرجەستەیە لە پاڵپشتیکردنی حکوومەت بۆ کەرتی تایبەت لە پێناوی بەرژەوەندی گشتیدا. زۆر جار وتومە حکوومەت بە تەنها ناتوانێت هەموو کارێک بکە، تەنانەت بە هەموو پێوەرێکیشەوە باشیش نییە هەموو کارێک بکە، بە تایبەت کە خەڵکی تر هەبن باشتر لە حکوومەت بتوانن کارەکان بکەن. بەڵکو دەبێ حکوومەت دەرفەت بۆ کەرتی تایبەت بڕەخسێنێت کاری گەورەی لەم شێوەیە ئەنجام بدات. ئێستا گەشبینم گەیشتونەتە ئاستێک وەبەرهێنەر و سەرمایەدارەکانی ئێمە گرنگی دەدەن بە وەبەرهێنان لە پرۆژەی استراتیژی بەرهەمهێن. کەمتر لە جاران وەبەرهێنەر و سەرمایەدارەکانمان بیر لە وەبەرهێنان لە پرۆژەی بیناسازی و نیشتەجێکردن دەکەن، بەڵکو وردە وردە ڕوویان کردووەتە وەبەرهێنان لە کەرتەکانی کشت و کاڵ و پیشەسازی. ئەمەش مژدەی داهاتوویەکی باشترمان دەداتێ، مژدەی ئابووریەکی بەهێزتر و گەشە سەندوومان دەداتێ. ئەم جۆرە پرۆژانە ئێمە ئەم جۆرە پرۆژانە وامان لێ دەکا ئێمە ببین بە خاوەنی ئابووریەکی پتە و
بە پرۆژەی لەم جۆرە ئێمە لە ئابوووریەکی بەرخۆرەوە دەبینە خاوەنی ئابوووریەکی سەقامگیری بەرهەمهێنەر، دەبینە خاوەنی ئابوووریەکی هەمەجۆر کە ئابوووریەکی بەهێزە. هەروەها بە پرۆژەی لەم جۆرە زانکۆکانمان بە بازاڕەوە گرێ دەدرێن. خوێنکار و دەرچووی زانکۆکانی ئێمەش وەک وڵاتانی پێشکەوتوو هەر چاوی لەوە نابێت کە دوای تەواوکردنی زانکۆ حکوومەت دایان مەزرێنێ، بەڵکو هەر لە کاتی خوێندنەکەیدا خۆی ئامادە دەکا بۆ کارکردن لە پرۆژەیەکی لەم شێوەی پڕداهاتەدا. پێشتر بەڵێنماندا بوو کە گرنگیدان بە کشت و کاڵ و دروستکردنی هەلیکار دوو ئەولەویەت و ئامانجی گرنگی ئێمەن. ئەم پرۆژەیە هەنگاوێکی گرنگە بە ئاراستەی هەردوو ئامانجەکە. جگەلەوەی نزیکەی 8,000 هەلیکار ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دروست دەکات، کەرتی کشت و کاڵیش هەنگاوێک دەباتە پێشەوە و دڵنیایی دەداتە جوتیارەکانمان کە پێشوەختە بازار بۆ بەرهەمەکەیان دروست دەبێت. هەر بۆیە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو توانامانەوە پشگیری ئەم پرۆژەیە دەکەین و هەموو کار ئاسانیەک دەکەین بۆ سەرکەوتنی پرۆژەکە. لە ڕووی بە پیشەسازیکردنی کەرتی کشت و کاڵ هەر بەم پرۆژەیە ناوەستین. پرۆژە و پلانی دیکەشمان هەیە لەگەڵ وەبەرهێنەرانی دیکە خەریکین بۆ ئەنجامدانی پرۆژەی هاوشێوەی ئەمە. هەروەها لە کەرتی گشتیدا کار دەکەین بۆ جێبەجێکردنی پرۆژەی تر. بە تایبەت دوای پەسەندکردنی بودجەی 2021 عێراق و ئامادەکردنی پرۆژە یاسای بودجەی خۆمان لە هەرێم دەستکراوەتر دەبین بۆ جێبەجێکردنی پرۆژەی گەورە کە هەم هەلیکاری زیاتر دەڕەخسێنێت و هەم ژێرخانی ئابووریمان بەهێزتر دەکات. خاڵێکی گرنگی دیکە هەیە کە ئەمەوێ لەگەڵ ئێوەی بەڕێزدا باسی بکەم. ڕاستە کوردستان خاکێکی بە پیت و بەرەکەتی هەیە بۆ کشت و کاڵ، بەڵام دەبێ ئێمە لە پێشخستنی کەرتی کشت و کاڵدا ڕەچاوی هەموو پێوەرە ستاندارد و زانستیەکان بکەین بۆ ئەوەی هەم زۆرترین و باشترین جۆری بەرهەممان هەبێت و هەم کەمترین زیان بە سامانی خاک و ئاو بگەێنین. ئەم پرۆژەیە پێویستی بە ئاوێکی زۆر ئەبێت، بۆیە داوای من ئەوەیە وریابین لە بەکارهێنانی ئاودا. ڕەچاوی باشترین سیستمی ئاودێری بکەین بۆ ئەوەی کەمترین ڕێژەی ئاو بە فێڕۆ بچێت. ڕاستە ئێمە هێشتا لە قۆناغی سەرەتایی پێشخستنی کەرتی کشت و کاڵداین، ئەمەش خۆی دەرفەتێکە بۆ ئەوەی هەر لە سەرەتاوە بە پلان و پلانێکی تۆکمە و زانستیانە بەردی بناغەی کشت و کاڵمان بە دروستیدا بنین و ئەزمموی هەڵەی هەندێک وڵات دووبارە نەکەینەوە لە هەرێمی کوردستان. بۆ ئەمەش ئێمە لەگەڵ چەند وڵاتێکی پێشکەوتوو لەسەر خەتین بۆ ئەوەی لە ئەزمموی ئەوان بە گەشەپێدانی کشت و کاڵ کەڵک وەربگرین. نامەوێت لەمە زیاتر کاتان بگرم، لە کۆتاییدا هەر ئەوە دەڵێم کە ئێمە دەرگامان کراوەیە بەڕووی هەر وەبەرهێنەر و سەرمایەدارێک بۆ جێبەجێکردنی پرۆژەی لەم چەشنە. لە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو توانامانەوە ئاسانکاریان بۆ دەکەین، بە تایبەتیش ئەگەر بیانەوێت لە کەرتەکانی کشت و کاڵ و پیشەسازی وەبەرهێنان بکەن. جارێکی تر دەستپێکردنی ئەم پرۆژەیە لە خەڵکی کوردستان و بە تایبەتیش لە دەڤەری ڕانیەی خۆشەویست پیرۆز دەکەم و هیوای سەرکەوتن بۆ کۆمپانیای ئابوورلاند و لەوان گرنگتر جوتیارانی هەرێمی کوردستان دەخوازم. پێش خواحافیزیکردن لێتان داواکاریەکیشم هەیە. وەکو خۆتان ئەزانن زۆر بەداخەوە ڕێژەی کۆرۆنا دیسان لە زیادبووندایە و زۆر بەداخەوە ڕێژەی توشبوونیش ڕۆژانە لە زیادبووندایە و زۆر بەداخیشەوە ڕێژەی مردنیش خەریکە لە زیادبووندا بێت. ئێمە خۆمان بینی ومانە لەم ساڵ و نیوەی ڕابردوودا چەندین دۆستمان لە دەست ڕۆیشتووە. هەرم دەبەرە تێکۆشەرە چەندین کەسی تێکۆشەر و کەسی ماندوونە ناسمان لە دەست ڕۆیشتووە لەبەر ئەم نەخۆشیە خراپەی کە بەرەوکی جیهان و ناوچەکە و هەرێمی کوردستانی گرتووەتەوە. بۆیە کە ئێستا ژمارەکان بەرەو ئاڕاستەیەکی مەترسیدارە ڕۆن، داواکارم لێتان لەبەر من نە، لەبەر حکوومەتەکەتان نە، لەبەر خۆتان، لەبەر کەس و کارتان، لەبەر خۆشەویستەکانتان، دایک و باوکتان،
مناڵەکانتان خوشک و دراوسێتان خۆتان بپارێزن پابند بن بە ڕێنمایەکانی خۆپارێزی ئێستش سەلمێنراوە باشترین ڕێگا بۆ پاراستنی خۆتان و خۆشەویستەکانتان خۆپارێزیە سوپاسی وەزارەتی تەندروستی و کارمەندەکانەکەین کە دیسان فشارێکی زۆریان لەسەردایە و هێزە ئەمنیەکان کە هاوکاریانن بەڵام داواکارم کە ئێمەی هاوڵاتیان بەبێ فەرق و جیاوازی زیاتر هاوکاریان بین خۆمان بپارێزین تاک و خاک و نیشتیمانەکەمان بپارێزین هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن بەخێر بێن سەرچاو ئازیزان لە دوا بەشی ئەم ڕێوڕسمەدا دەچینە لای مەراسیمی دانانی بەردی بناغی پرۆژەکە لەلایەن هەریەکە لە بەڕێزان قوبات تاڵەبانی بێگەرد تاڵەبانی دکتۆر محەممەد شکری هیوا قەرەنی شیروان کەمال عەزیز داوا لەم بەڕێزانە دەکەین فەرمونون بۆ دانانی بەردی بناغی کارگەی شەکری بتوێن فەرموو
زۆر سپاس بۆ بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هەریەکە لە بەڕێزان بێگەر تاڵەبانی دکتۆر محەممەد شکوری هیوا قەرنی و شیروان کەمال عەزیز. خۆشەویستان، ڕێوڕسمی دانانی بەردی بناغەی کارگەی شەکری بتوێن کۆتایی هات. سپاس بۆ ئامادەبوونی ئێوەی ئازیز و کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.